ئەدەبیاتی مناڵ لە دیدارەکەی لەتیف هەڵمەت لە سلێمانی زۆر ڕەنگیدایەوە بۆ ئێمە میوانداری شاخەوان سدیقمان کردووە کە ڕێخەری دیداری لەتیف هەڵمەتە لە سلێمانی و لە ستودیوی سلێمانی بە شوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ. سلااوت لەبێ ئەم کاتت باش کاک شاخەوان پێش هەموو شتێ پێمان بڵێ دیدارەکە چۆن بەڕێوە چوو و تەندروستی مۆمسا هەڵمەت چۆنە ئێستا؟ بەیانیتان باش، بەیانی بینەرەکانیشتان باش. ئەلبەتە دیداری لەتیف هەڵمەت بۆ ئەدەبی مناڵان بە سپۆنسەری و کاری سەرەکی دامەزراوەی کەریمی عەلەکە و بە هاوکاری و هاوبەشی لەگەڵ ئەنجومەنی ئەدەبی مناڵانی سەر بە بەشی مناڵان لە وەزارەتی ڕۆشنبیری لە سلێمانی بەڕێوەچوو. دیدارەکە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوەچوو کە جگە لە پێشکەشکردنی سیانزە توێژینەوە دەربارەی ئەدەبی مناڵان و دەربارەی ئەو شێواز و چەمک و ژانرانەی کە پێوەستە بە دنیای مناڵان و ئەدەبی مناڵانەوە تایە پێشکەشکرا لە بەشێکی چالاکیەکەیە خەڵاتی ڕێزلێناندرا بە یەکێک لە ئەو نووسەرە بە ئەزمونانەی کە ئێوە خۆشتان ئاماژتان پێدا گرنگی مامۆستا لەتیف هەڵمەت لە ناو دنیای ئەدەبی ئێمەیە و بەتایبەت لە ناو دنیای ئەدەبی مناڵانی ئێمەیە. پێمان باش بوو ئێمە وەک سەرپەرشتیاران و دەستەی ئامادەکاری ئەم دیدارە ڕێز لە مامۆستا لەتیف هەڵمەت بنین وە قەڵەمێکی گەژ وە کەسێکی ماندوو لەو بوارەیە و پێی بڵێ مامۆستا زۆر سوپاس بۆ ئەو ماندووبوونەی کە لە ماوەی تەمەەن تا لەو بوارانەیان ناوتاڵبەتە تەندروستی مامۆستا ئێوە بۆ خۆتان نەزانن چۆتە تەمەنەوە و تەمەنێکی کردووە و بۆ خۆشی هەندێک سەحەتی باش نییە لەبەرەوە سوپاس بۆخوا ینی لە چاو تەمەنی و لە چاو ئەو هەموو ماندووبوون و شتەی خۆی باشە بەڵام هەز بە ماندوێتیەکە ئێمە دوێنێ هەوڵماندا بیبینە ناو خوێنەرەکانی ناو ئامادەبوانی ناو هۆڵەکە بۆی لە نزیکەوە بەریەکەوتنیان نەبێ و بتوانین خەڵاتەکەی پێشکەشکەین و ئەویش بە چاوی خۆی بیبینێ کە وەفای میلەتەکەی وەفای گەلەکەی بۆ ئەو ماندووبوونی کە ئەو لەو پێناوەیە سەرفی کردووە چۆنەوە چۆن ڕێزی لێ گیرێکاوە بە بڕای من نەریتێکی زۆر باشەکە ئێمە بیکەین بە نەریت هەتا داهێنەرەکانمان هەتا نووسەرەکانمان هەتا ئەدیبەکانمان بۆ خۆیان لە ژیانان ببینن کە چۆن وەفا بەرامبەریان هەیەەوە چۆن ڕێزی ئەو ماندووبوونیانە گیرێەوە چۆن میلەتەکەیان خەڵاتیان پێ بەخشێ لە پێناو ئەو کاری کە کردویانە کە ئەمە نەریتێکی جوان و من بە هیوام لە داهاتووە زیاتر لەم جۆرە کارانە بکرێ. باش مامۆستا شاخەوان لەم زەمەنە قەرەباڵغا لەم زەمەنە تێکەڵاوەی کە سۆشیال میدیا بۆ منداڵەکانی هەمومان دروستی کردووە تا چەند ئەدەبیات دەتوانێت ڕۆڵی هەبێت لە پەروەردەکردن لە گرنگی پێدان لە ڕۆشنبیرکردنی منداڵ و نەوەکانی داهاتوومان؟ خۆی لە ڕاستیایەوە ئازانن منداڵ ئەوەندەی بۆ خۆی ئێوێ بەر شتەکان بکەوێ یا بۆ خۆی ئێوێ شتەکان ببینێ ئەوەندە لە ڕێگەی نەسیحەت و قسەکردن و بەکارێنانی شتی ترەوە شدوەر ناگرێت. لەبەر ئەوە ئێمە بێ بگەڕێن بە دوای ئەو هۆکاری فێرکردنانەی کە وا ئەکا منداڵ باشتر شتەکان وەرگێ و لیان تێبگاکە بێگومان ئەدەب و هونەر یەکێکن لەو هۆکارە فێرکردنانە زۆر باشانەی کە توانن هاوکار بن لە پەروەردەکردنی مناڵانە چونکە ئێمە بیرمان نەچێ مەسەلەی ئەدەبیات بە تایبەتی ئەدەبیاتی مناڵان لە شعر و چیرۆک و شانە و ئۆپەرێتەوە ئەمانە هەمووی وانەی بەسوودن بۆ مناڵ و جۆرێکن لەو چالاکیە هزریانەی کە مناڵ ڕاستە خۆ بەریانەکەوێەوە بۆ خۆی لە ڕێگەی خوێندنەوەی چیرۆکەکانەوە وێنە لە مێشک و هیزر و خەیاڵی خۆیان دروستەکە بە لەبەرکردنی شعرەکانە وتنەوەیان بۆ خۆیان ئاوازیان بۆ دانێ هەموو ئەمانەوەکەن کە مناڵ باشتر فێر بێەوە باشتر تێبگا. ئێماگەر بتوانین لە ڕاستیە مناڵەکانمانە لە سەرەتای ئاشنابوونیان بە پیت و شەو ئەوانەوە فێریان بکەین یا خۆمان چیرۆکیان بۆ بخوێنینەوە یا فێریان بکەین چیرۆک بخوێنەوە یا شعر لەبەرکەن ئەتوانین لە ماوەیەکی زۆر کەمە ینی لە فترەیەکی زۆر کەمەنی 20 ساڵێک ئێمە کۆمەڵگەیەکی زۆر وشیار و خوێنەوار و تەندروست دروستکەین. چکە ئەگەر مناڵەکانمان فێر کرد ئێمە لە ڕێگەی
خوێندنەوەی چیرۆک و ئەدەبیاتی مناڵەوە لە ڕێگەی گۆڤارەکانەوە فێرمانکردن ڕێز لە گەورەکانیان بگرن خۆشەویستیان بۆ دایک و باوکو و مامۆستا و چواردەوریان هەبێ لە داهاتووە ئێمە پێویستمان بەوە نابێ خەڵۆتگەی پیری بکەینەوە چکە و مناڵە لە سەرەتاوە فێری ڕێز و خۆشەویستی کراوە ئەگەر ئێمە مناڵەکانمان فێری ژینگە دۆستی کرد فێرمانکردن گوڵەکان لێ نەکەنەوە لەسەر شقامەکان دارەکان نشکێنن فێرمانکردن ژینگەکەی خۆیان خۆش بێ لە داهاتووە کارەکە بۆ حکومەت ئاسانە بێ پێویست ناکە ئەو هەموو ژینگە پارێزە لەسەر شقام بێوێ مەمانگانە موچیان بدەینێ و ئەوانیش ئەرکێکی زۆر بکێشن ئەگەر ئێمە مناڵەکانمان دیسانەوە لە ڕێگەی گۆڤار و چیرۆک و شعرەکانەوە باش پەروەردە کرد فێرمانکردن یاساکانی هاتوچۆ چییە چۆن بپەڕنەوە لەسەر شقام چۆن ئاگاداری خۆیان بن ئێمە لە داهاتوە پێویستمان بەو هەموو برا پۆلیسی هاتوچۆ نابێت لەسەر شقامەکان و ئەو هەموو ڕووداوی هاتوچۆیە کەمترە بێتەوە و ئەگەر ئێمە مناڵەکانمان دیسانەوە لەم ڕێگەیەوە فێری خۆشەویستی نیشتیمان و فێری نیشتیمان پەروەری کرد ئەوە ئێمە دیسانەوە لە داهاتوە پێویستمان بەو هەموو زیندان و ئەو هەموو جرم و کێشمەی ناو کۆمەلگا نابێەوە مامۆستا شاخەوان دیدارەکەی کە بۆ مامۆستا لەتیف هەڵمەتان ئامادە کردبوو هەڵبەت ئامانجەکەی ڕوونە و ئێوە ئاماژەتان پێکردووە پلانتان هەیە بۆ کەسایەتەکانی دیکە بۆ نووسەران و ئەدیب دۆستانی دیکە بکرێت و ئەوەی گرنگە ئەوەی جی سەرنج بوو کە ئێوە منداڵانتان هێناوەتە ناو دیدارەکەەوە بۆی منداڵی ئێمە بتوانێت ئەو کەسایەتیانە بناسێت بزانێت کە ئێمە چیمان کردووە و ئاشنا بێت بەم کلتورەوە پلانتان چیە بۆ داهات و ئایا دیداری کە ئامادەکەن بۆ نووسەرەکانی دیکە؟ ئەلبەتە ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە لە ڕابردووە لە ڕێگەی ئەو چالاکی هونەری و ڕۆشنبیری و ئەدەبیانەوە کە لە شاری سلێمانی و لە شارەکانی تریارێمی کوردستانیش کردومانە ئەمە یەکەم چالاکی لەو جۆرەمان نییە ئێمە پێشتر دیداری دڵشاد مەریوانیمان لە شاری سلێمانی سازداوە دیداری شێخ نووری شێخ ساڵحمان بۆ ڕخنەی ئەدەبی کوردی سازداوە و کۆمەڵە دیداری تری زۆر لەو جۆرەوە لە داهاتووشا بەردەوامین لەسەر ئەم جۆرە دیدارانەکە تەوەری ئەمڕۆی قسەکردنەکانمان دیداری ئەدەبی مناڵان بۆ دوێنێکە درێژکراوی ئەو زنجیرە دیدارانەیە و جیالەوە ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە لە ڕێگەی کۆمەڵی پرۆژەی ترەوە هەوڵمانداوە ئەم جۆرە ڕێزلێنانانە لە ئەدیبانی خۆمان یا ئەم جۆرە لە وەفا بەرامبەر ئەدیبانی خۆمان پیشان بین بۆ نمونە ئێمە پرۆژەیەکمان هەیە بە ناوی پرۆژەی پۆستەری ناودارانی کوردەوە کە 1 ملیۆن پۆستەرە بۆ 1000 کەسایەتی کورد لە هەر 5 پارچەی کوردستان بە کوردستانی سووریشەوە لە ڕۆسیا کەسایەتیە کە لەم بوارانەیە خزمەتی کردبێ کەسێکی وەکو مامۆساڵەتی هەڵمەت بۆ نمونە ئەگەر وەریگرین لە بواری ئەدەب و هونەر و ڕۆشنبیری و تەنانەت سیاسی و کۆمەڵایەتی و ئاینی شاکاری کردبێت بە دانانی وێنەیەکی لەسەر پۆستەرێک وە ساڵی لەدایک بوون و ئەگەر کۆچی دوایی کردبێ کۆچی دوایەکی ئەگەر لە ژیان نابێ نووسین خەڵکی کوێیە و ئەگەر شاعیر و نووسەر و هەر کەسێکە چەندێڕێکی لەسەرەوە پۆستەران نووسین و ئەم پۆستەرە بێ بەرامبەر ئەنێرین بۆ قوتابخانە و کافتریا و شوێنە گشتیەکان تا لە ڕێگایەوە کام پۆستەرە هەڵەواسرێ خەڵک ئەم وێنەیە ببینێ و ناوی ئەم کەسە بە زیندوێتی بمێنێتەوە و بزانێ ئەم کەسە کار و چالاکی چییە و نەوەکانی داهاتوشمان بیناسێ هەرمانتان بەرەکەتی تێبکەوێت وەکو دەستگاکەشتان هەمیشە لە بوارەکاندا خزمەتتان کردووە ئێمە خۆشحاڵ بووین هەڵبەت ئەرک و ماندووبوونی ئێوە خزمەتەکانیەوە دەرفەتی زیاتریەوە بەڵام پرۆگرامەکەمان هەر ئەمەندە بوو کە بتوانین میوانداریتان بکەین سوپاس بۆ ئامادەبوونتان.